بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی تازە لە بەرنامەی بەخشەر چاکەکارە. ئەم چیرۆکەی ئەمڕۆمان پەیوەندی نییە بە لێخۆشبوون، نە بە ئاشتبوونەوە، نە بە ناکۆچی، نە بە شتێکی تر، بەڵکو چیرۆکی پێزانین و سوپاسگوزاریە. سەباس یەکەین، بەڵام سەرەتا پێشوازی لە خاوەنی دەست پێشخەریەکە ئەکەین. ئیبراهیم، فەرموو ئیبراهیم. یاخوا بەخێر بێ. بەخێر بێ ئیبراهیم. تەندروستی و چۆنە؟ دەنگ و باسی مەغریب چۆنە؟ تۆ خەڵکی کوێی مەغریبی؟ کازابلانکا. ئەمڕۆ تەمەنە چەند ساڵە؟ 28 ساڵ ئیبراهیم. ینی پێم وایە ئەم چیرۆکە کارتان تێکات. ئیبراهیم هەتیوە کە تەمەنی 3 ساڵ بوو دایکی مرد. دوای 3 ساڵ پزیشکەکان بۆیان دەرکەوت کەوا تووشی نەخۆشیەک بووە، پەیوەندی هەیە بە هاوسەرگیری خزمەکان. دایک و باوکی خزمی یەکتر بوون، ئامۆزای یەکتر بوون. تووشی نەخۆشی گەشەنەکردنی مناڵ بوو. ئیدی لەو کاتەوە ئیبراهیم بە شێوەیەکی سروشتی گەشەی ناکرد. هەرچەنە تەمەنی گەورەتر دەبوو، بەڵام جستەی وەکو خۆی مایەوە. لەگەڵەوەشە عەقڵی گەشەی کرد، توانای بیرکردنەوەی هەیە وەک هەر گەنجێک لە تەمەنی 28 ساڵیدا. ئیبراهیم حەزی کرد بێتە ستۆدیۆکەمان، بێگومان لە ڕێگەی پەیامنەرەکەمانەوە لە مەغریب کە خەریکی گەڕانە بە دوای چیرۆکەکان. حەزی کرد بێت بۆ ئەوەی سوپاس و پێزانینی خۆی بە کەسانێک ڕابگەێنێ کە لە خۆیان گرت و سۆز و خۆشەویستی و میهرەبانی خۆیان پێدا، یارمەتیانە لە تەواو قۆناغەکانی ژیانیە، بە هەموو حاڵەتە جستەیی و کەسی و دەرونی و ڕۆحیەوە، بە یەکێک لە ئەندامانی خێزانەکەی خۆیانیاندانە بە درێژایی ماوەی 28 ساڵ. هاتووە سپاسیان بکات، سپاسێکی ئاشکرا. وای ئیبراهیم؟ وەڵا سپاسی ماڵی مامتەکەی، بە تایبەتی ئامۆزاکە و ڕەبیع. ئێمە داوەتنامەیەکمان نووسراوێکمان بۆ ڕەبیع ناردووە بۆ ئەوەی لە ستۆدیۆکەمان ئامادە بێت. بێگومان ڕەبیع نازانێ، ئاگای لێ نییە تۆ لێرەی، هەروەها نازانێ بۆ ئەوەیەت تاوەکو تۆ سپاسی بکەی. بەڵێ جا بابزانین ئاخۆ ڕەبیع داوەتنامەکەی پێگەیشتووە و داوەتنامەکەی قبول کردووە و ئامادەشە لە کەزەبلانکاوە بێت بۆ ستۆدیۆکەمان. بەڵێ سڵاو بخوا. سەیری شاشەکە بکە. سلام علیکم کاک جۆرج. جارێکی تر لە شاری دالبەیضاین ئێستا گەڕین بە دوای ماڵی ڕەبیع مستەق بۆ ئەوەی دەوتنامەکەی پێ بگەێنین. دەی ئێوە ژۆرن لەگەڵم باوی دۆزینەوە؟ خۆشەویستان، ئێستا نزیک بنێتەوە لە ماڵی ڕەبیع مستەق. السلام عليكم بارز. تو بەڕێز مستەقی؟ تۆ تەمانی 26 ساڵە وایە؟ بەڵێ. تۆ باوکە ناوی مستەفا مستەقی. کاک ڕەبیع داوەتنامەیەکم پێیە، بەڕێز زۆر قەرداحی بۆی نردووی. داوەتنامە بۆ چی مەبەستێ؟ داوەتنامەی ئامادەبوونە لە بەرنامەی بەڕێزیان. تۆ داوەتنامەکە قبوڵەکەی؟ بەڵێ بەدڵنیە. دەی ئیشەڵڵا. کەواتە نامەکەمان گەیشتە دەست ڕەبیع. هەروەها سپاسی پەیامنێرەکەمانەکەین کە ئێمە ناومان ناوە پۆستەچی کە ئاوا حەزەکات کەمێک لە دیمەنە جوان و دڵڕفێنەکانی دارلبەیضا و مەغریبمان پیشان بات. بەرحاڵ ئێستا ڕەبیع لە ستۆدیۆ ئامادەیە. ڕەبیع لە دەرەوە دانیشتووە، بەڵام با چیرۆکەکەتان بیر بخەمەوە. ئەوە چیرۆکێکی لێخۆشبوون و داوای لێبوردن و پۆزشکردن و ئاشتبوونەوە هیچ کامێکی لەمانە نییە، بەڵکو چیرۆکێکی وەفایاریە بۆ ئەو گەنجەی کە هاتووە ناوی ئیبراهیمە، لە مەغریبەوە هاتووە.
بۆ ئەوەی بڵێت سوپاس بۆ خانەوادەیەک گرتیانە خۆیان کە خانەوادەی مامەکەیەتی بە تایبەتیش ئامۆزاکەی کە ڕەبیعە ئێستاش پێشوازیەکەی لە ڕەبیع. سلام فەرموو علیکم. ڕەبیع چۆنی ڕەبیع سپاس بۆ فەرموو باشم. فەرموو دانیشە دەنگ و باسە چۆنە ڕەبیع سپاس بۆ باشم. چیتە ترسی؟ نا ترسی ئێرە نە هەواڵگری و نە پۆلیس و نە ئاسایشیش هەیە وەکە بینی ئەو جەماوەرە جوانە هەیە. سپاس ئێمە بۆخوا. توین سپاس بۆخوا. دەنگ و باسی مەغریب چۆنە؟ سپاس بۆخوا هەمی باشم. ئێستا کەشوو هەوای لە ئێوە چۆنە؟ وەڵا کەمێ گەرمە هاتووە؟ بەخوا کەمێ گەرمە. کەمێک؟ بەڵێ. کەمێک گەرمە. ژن هێناوە؟ ناخێر. نەتێناوە چ ئیشەکەکەی؟ وەڵا هیچی شێ ناکەم. ئیش ناکەی باشە چیەکەی؟ هیچ ناکەی؟ لە ماڵەوەی؟ لە ماڵەوەم لەگە برایەکی ترم. برایترە هەیە؟ بەڵێ. لە ماڵەوە خەریکی چیت؟ چ ئارەزوویەکە هەیە؟ هەر لە ماڵەوە ئەوە دانیشیت؟ خزمەتی براکەم و دایک و باوکم دەکەم. ئاگاشم لە براکەمە. بەڵێ؟ خزمەتی براکەمەکەم. کەمێ دەنگێ بەسکەرەوە؟ خزمەتی براکەمەکەم چونکە نەخۆش. بەڵێ. پاکەوتەیە. برای خۆتە؟ بەڵێ برام. بەڵێ. بەڵێ. برای خۆمە بە. پاکەوتەیە و منیش ئاگام بەردەوام لێتی. خزمەتیەکەی؟ بەڵێ بەردەوام لای ئەوم. لای ئەو؟ بەڵێ. خوا خێرە بنووسیە. سەلامەت بی. ئەگەر پێویستی بە شتێ بێ من بۆیێنم و ئاوە. و ئەگەر پێویستی بە شتێکی تر بێ من یارمەتیەم بۆ نمونە تۆ هەموو شتێکی بوو یا هەر شتێکی تر بۆ نمونە لە ڕایکردنی پێداویستی و خزمەتێکم. تۆ چیتە قوتابخانە؟ بەڵێ چووم بەڵێ. چی خوێندووە؟ خوێندم بەڵام تەواو تا نەکرد. دوان ناوەندی؟ بەڵێ دواناوەندی. چوویتە زانکۆ؟ نەخێر. نەچوویتە زانکۆ؟ نەچوویتە نەخێر زانکۆ. نەچووم. هاوڕێو هەیە؟ ئەچیتە دەرەوە پیاسیان لەگەڵەکەی؟ نا نیتە. نەخێر. کاتی خۆ تەرخان کردووە بۆ ئەو برایەت پەککەوتووەکەیانی. پاکەوتەیە. پەکەوتوەکە ناوی چییە؟ ناوی ئیبراهیمە. براهیم. تۆ ئەزانین بۆچی هاتووی بۆ ئەم ستۆدیۆیە؟ وەڵا ئەوەی بۆی بچم وابزانم بەرنامەیەکی تایبەتە بە پێشبڕکێ. منیش هاتووم بڵێ. ئینشاءڵڵا لەو بەرنامەیە بەشداری بکەم و پشتیوان بەخوا. ئیبراهیمە جێهێشتووە؟ جێمێشتووە. جێت هێش کی لایە؟ لە ماڵەوە جێمێشتووە. کەس هەیە خزمەتی کات؟ بەڵێ برایەکی لە خۆم چووکتر خزمەتیەکات؟ ئەو لای ئەمێنێتەوە و خزمەتیشەکە تا ئەو کاتەی من ئەگەڕێمەوە. جارێ با بەشداری پێشبڕکێکە بکەین خوا سەرکەوتوم کە. پێیان وتی بەرنمەیەکی پێشبڕکێ هەیە بەڵام نازانم بۆچی وایان پێوتویت. پیان وتم بەرنامەیەکی پێشبڕکێ ئامێزە و پێشبڕکێیە. بەڵێ وتیان لە میسرە. بەڵام تەوا ئەو پێشبڕکێیانە نەماون. ڕاماگرت. خۆزگا بەشداری پێشبڕکێەکانێ بکردایە و بڕە پارەیەکە بردایەتەوە ها؟ بەڵام چی بکەم؟ ئێستا تۆ لەبەر شتێکی گرنگتر لێرەیت. گرنگتر لە پێشبڕکێ. لە ڕاستیشا من بانگێشتم نەکردووی بەڵکو و کەسێکی تر بانگێشتی کردویت. حەزی کرد بانگێشتێ بکات چونکە تۆ شایستەیت. بەڵام پێش ئەوەی پێو بڵێم ئەو کەسە چیە تۆ گومان لە کیەکەی؟ گومان لە کەس ناکەی؟ دەکەواتە با پێکەوە ببینی کێیە کە تۆی بانگێش کردووە. سەیرە و شاشێ بکە. ڕەبیع گیان تۆ مرۆڤێکی مەزنی. تۆ شایانی هەموو شتێکی باشی. ڕەبیع گیان تۆ ئەوانی لەگەڵتن باوکت و ماڵەوەتان خوا پاداشتی چاکەتان دەداتەوە. براهیم سوپاس نامەیەکی بۆ ناردووی ینی بە پەیامنێرەکەمانی وت ئەسما نامەکەی بۆ نووسیوە کە تایە ئێبێ هەستی خۆی بەرامبەر تۆ و بەرامبەر تەواوی خانەوادەکە و دەربڕێ. منیشی ڕاستپارتا بوو بخوێنمەوە. من ناتم بۆی سوپاسم کە من بۆ پێشبڕکێ هاتم. نەخێر تۆ داوام نەکردووە. ئەو داوای کردووە. تۆ داوام نەکردووە. ئەو هات سوپاسە بکات. ناتوانێت بە ڕێگەیەکی تر بۆ دەربڕێ.
حەزی کرد لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە گزارشتکە لە سوپاس گوزاری و پێزانینی خۆی بۆ تۆ. باشە ئێستا نامەکە بۆ خوێنمەوە. ئەڕۆم لە تەنیشت برایمەوە وەسم. باش تۆ هەڵمەسە لە شوێنی خۆ بە. بەڵێ ئەڕۆم لە تەنیشت برایمەوەی خوێنمەوە. برایم ئەمە نامەکەی تۆیە. بەڵێ ڕێم پێدەی بۆ ڕەبیعی بخوێنمەوە. بەڵێ پێتەڵێ ئامۆزای ئەزیزم بەڵکو برای خۆشەویستم ڕەبیع. زۆر هەڵوێستەم کرد لە بەرامبەر وتەیەکی ناودار کاڵێ لەوانەیە برایەکە هەبێ لە دایکە نەبێ. درکە کەم کە وتەیەکی ڕاستەقینە و ڕاستگۆیانەیە. تۆ برای من نیت، بەڵام بۆ من زیاتر لە برایەکی. ڕاستە ئێمە خزمین و تۆش کوڕە مامی منی، بەڵام نەمزانیوە و نەم خوێندوێتەوە و نەمبیستووە کوڕە مامێک وای کردبێ کە تۆ لەگەڵ منێ کرد و ئەوەی مامی خۆشەویستم و خانەوادەکە و لەگەڵ منیان کرد کە بەدڵنیاییەوە خانەوادەی منیشە. لە ڕێگەی تۆ سپاس و پێزانینی خۆم ئاراستەی مام و تەواوی ئەندامانی خانەوادەکەی. مامە ناوی چییە؟ مستەفا. مستەفا بەڵێ برام ڕەبیع. ناوی مستەفایە؟ مستەفا برام ڕەبیع، ئێوە دەستی من بوون ئەوواڵێ، ئەوەی نانی پێ ئەخۆم، قاچەکانم بوون ئەوەی پیان نەجوڵێمەوە، چاوەکانم بوون ئەوەی دنیای بە جوانی پێبینم چونکە ئێوە لەگەڵمانتیایە. پشتا لێ نەکردم و لێم وەڕز نەبوون. منتان جێ نەهێشت وەک چۆن کەسانێک وا دەکەن. منیشتان نەخستە خانەی پەککەوتوان دوور لە باوەش و سۆز و خۆشەویستی خۆتان کە قەرەبووی هەموو شتێکی بۆ کردمەوە. بەڵێ پێکەنین و بزەی من بوون و ئێستا شەروان کە گریام ئێوە یەکەمین کەس بوون فرمێسکەکانتان نەسڕیمەوە. بۆ ئەوەی بیرم بخەنەوە یێزانی پاک و باڵا دەسەڵات هەیە و ئێوەی بۆ من ناردووە، بۆ ئەوەی بە زیندویی بمێنمەوە و شانازی بە خۆم بکەم و ئێوەم خۆش بوێ. سوپاس گوزاری خوددا بکەم بۆ ئەو چاکە گەورەی لەگەڵ منی کرد. ئافرین بۆ تۆ ڕەبیع گیان. ڕاستە ئەم بەرنامەیە ناوی بەخشەر چاکەکارە، ڕاستە بۆ چاکردنەوەی نێوانەکانە، بەڵام ئەمڕۆ من هاتووم بۆ ئەوەی لە بەردەم کامیراکان و هەموو دنیا پێتان بڵێم سوپاس بۆ ئێوە براکانم و خانەوادەکەم. خوا پاداشتی چاکەکەتان باتەوە لە پای ئەوەی لەگەڵ منتان کرد. خوا بە بەهەشتی بەرینی خۆی شادتان بکات لە پای ئەو خزمەتەی پێشکەشی منەکەن. برایم؟ بەڵێ قسەی چۆنە کردووە؟ فاڵ بخوا. ئەزانم کەەوە ئەسما هاوکاری کردی بۆ نووسینەکە، بەڵێ بەڵام زۆر کاریگەرە. فاڵ بخوا. من سپاس دەکەم کە هاتی و شایانی نییە. ناخۆشی سەفەرەکە و چەشت فاڵ بخوا. گەورە و کردین لەم ستۆدیۆیە تا بێت و فاڵ بخوا. سپاسی ئامۆزاکەت و ئەندامانی خانەوادەکەشی بکەیت ئینشاءالله کە تۆیان لە خۆ گرت و گرنگیان پێدای لەو کاتەوەی هەتی و کەوتویت. خوا سەرکەوتوت کات. ئێستا و پەردێ لادەین. ئەو پەردێ لابن. ئەوە تاو لەوێ لێرە لەگەڵمانە. خوا پاداشتان باتەوە. خوا بە قەدنیاز و ئیمانەکە و پێبات. برایم ئەوە چاکترین خێزانە. خوا سەرکەوتوتان بکات. خوا بارەکات بڕژێنێ بەسەرتانە. ئێستا لەگە ڕەبیع بگەڕێرەوە بۆ مەغریب. خوا سەرکەوتوتان کات. یعنی پێشتر پێم وت کاریگەرە بێ ئامادە بووە نەگرین. دەی بە هەر حاڵ سەرکەوتوو بی ڕەبیع. ئەتوانی بیبێت و پێکەوە بگەڕێنەوە و خوا پشتیوانتان بێت. خوا سەرکەوتوتان کات. سپاس. خوا سەرکەوتوتان کات. خوا ئاگادارتان بێت. بەخوا منە بینم گەنجەکان زیاتر ئەگرین لەوەی ئافرەتەکان لەوانەی لێرە ئامادەن
بە هەر حاڵ ئەوە پەیامێکە کەوە کەسی پەکەوتە نابێ فرامۆش بکرێت. پەکەوتە ئەبێ دەستی بۆ درێژ بکرێ. کۆمەڵگا گرنگی پێبات، هەمومان گرنگی پێبین، چونکە کۆمەڵگا و یەزدانی مەزن پاداشتمانەکەن. ئیشەڵڵا بەردەوامە بین لەگەڵ بەخشەر چاکەکارە و لە چیرۆکێکی تر لەگەڵمان بمێنەوە.